بەڵێ سلااو لە ئێوەتەواوی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد ئەمڕۆ کۆتا ڕۆژی 16مین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی DBX بەڕێوە دەچێت بێگومان بۆ ماوەی چەند ڕۆژێکە 16مین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت نێودەوڵەتی سلێمانی DBX لە شاری سلێمانی بێگومان لەم پێشانگا نێودەوڵەتیەیە چەندین کۆمپانیای وەبەرهێن لە بوارەکانی خۆیانە هەم بواری بیناسازی و بواری پێشانگای ئۆتۆمبیل و بواری کۆمپانیای بەرهەمی ناوخۆی بەرهەمی خۆماڵی خواردن و لە هەمان کاتە بواری مادە پاکەرەوەکان و هەتا تەنانەت ناوەندە زانکۆیەکانیش زانکۆ ئەهلەکانیش لێرە لەم پێشانگا نێودەوڵەتیە بەشدارن چەندین کۆمپانیای و بەرهێنانی تریش لە بوارەکانی خۆیانە توانیویانە خستنە ڕووی تەواوی زانیاریەکانیان بە هاوڵاتیانی خۆشەویست و ئەو کەسانی کە خوازیاری ئەوەن لەم کۆمپانیانە تەواوی زانیاریەکانیان وەربگرن ئەتوانن سەردان بکەن ئەم ڕۆژکە کۆتا ڕۆژە دەرفەتماوە لە بەرەوەی تاوەکو کاتژمێر 6 ئێوارە پێشەنگاکە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستە دەرگای وڵایە جا بۆ ئەوەی کە زانیاری زیاتری ژوەر بگرین پێم خۆشە بچمە لای ڕێخەری سەرەکی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی DBX زۆر بەڕێز کاگوریا فەیسەڵم لەگەڵا بێت لە هەمان کاتە بەڕێوەبەری فرۆشتنیشن لە کۆمپانیای عێراق تەقەدوم کاگوریا سپاس بۆ ئامادەبوونە سلااو لێبێت هەربا لەوە دەست پێ بکەین سپاس دەکەم خولی 16مین پێشەنگا نێودەوڵەتی سلێمانی DBX پێمان بڵێ لە کۆتا ڕۆژە ئەتانەوێت چی بخەنە ڕوو ئەتانەوێت چۆن کۆمپانیاکان لە کۆتا ڕۆژە بە هاوڵاتیانی خۆشەویست ئاشنا بکەنەوە بەڵێ پێشەکی بەخێر بێن بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەتاکید ئەو کۆمپانیانە خاستن ئەوانی لە دەرەوە هاتون دایانەوێت ئەو کاڵانە لەگەڵ خۆیان نەبنەوە دایانەوێت بیفرۆشن داشکانی زۆر باش دەکەن حتا کۆمپانیەکانی ئۆتۆمبیل کۆمپانیەکانی نیشتەجێ بوون وەکو پرۆژەکانی نیشتەجێ بوون لە کۆتا ڕۆژ ئۆڤەری زۆر تایبەتیان هەیە لە ناو پێشانگا جا بۆیە داوا لە خەڵکی سلێمانی و دەوروبەری دەکەم کۆتا ڕۆژە ئەو دەرفەتە لە چ خۆیان نەدەن. کاگوریا پێمان بڵێ ئەوەی کە ئێمە ڕۆماڵیشمان کرد لە تەواوی پێشانگاکە لە دووەم ڕۆژە ئاماژەمان بۆ کرد ئەمە لینکێکی زۆر باشە لە نێوان کۆمپانیاکانە هەم ناوخۆیەکان هەم وڵاتانی دراوسێ هەم وڵاتانی جیانیش کە لەم پێشانگایە بەشدارن تا چەندە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە سوودیان لە ئەزمموی یەکتر وەرگرتووە و زانیاری باشیان یاوە بە تاوی هاوڵاتیان خۆی ئەو کۆمپانیانێک کە لە دەرەوەی کوردستان هاتون خاستن لە بواری عقارات و وەبەرهێنەر استفادێکی زۆر باشیان لەگەڵ کۆمەلگا نیشتەجێبوونەکان کردێ لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە پرۆژەی نیشتەجێبوونیان لێک تێگەیشتنێکی باشیان هەبووە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە ئۆتۆمبیلیان هەیە یعنی ئەوەی من ئاگادار بم تا دوێنێ 6 ئۆتۆمبیل لە ناو پێشانگایە فرۆشراوە تا ڕادێک لە قەدەر ئەو وەزعی ئابووری کوردستان و سلێمانی تێدا تێدەپەڕی زۆر باش بوو لە ینی شتێکی باش بوو بۆ کۆمپانیەکانی دەرەوە و ناوخۆ. خولی 16مین پێشانگای نێودەوڵەتی کۆمپانیاکان تا چەندە ئەیانەوێت لە هەرێمی کوردستانە زیاتر بوارەکانی خۆیان و بەرهێنانەکانی خۆیان لە هەرێمی کوردستانە زیاتر گرنگی پێبن لە ڕووی شارستانێتیشەوە هەم لە ڕووی بازرگانیشەوە هەرێمی کوردستان زیاتر ببوژێتەوە خۆی تا ڕادێک لە بڵ هۆکاری ئابووری و سیاسی و ئەو شتانە یان گرفتمان بۆ دروست دەبی ئەو کۆمپانیانەی دەرەوە زیاتر بینهینە کوردستان بە تایبەتی کۆمپانیا تورکیەکان لەبەر نەبوونی فڕۆکەخانە کە ناتوانن لێرە دابەزن ئەوانە نەیانتوانی ئەگەنا زۆر لە کۆمپانیا بیانیەکان هەیە حەزیان لێ ئاشنا بن بە کەلتوری کوردستان ئاشنا بن بەو کۆمپانیانەی لە نەفسی اختصاصی خۆتیان لە سلێمانینە لەبەر ئەو هۆکارەیە یعنی زۆر جار تووشی گرفت دەبین ناتوانین کۆمپانیای بیانی زیاتر بین سلێمانی. تا چەندە پێتان وایە ئەم کۆمپانیانی کە لێرە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بۆ ماوەی 6 ڕۆژە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی DBX کراوەتەوە تا چەندە توانیویانە بۆ نمونە گرنگی و تایبەتمەندی و بایەخی تەواوی کۆمپانیاکانی خۆیان بۆ هاوڵاتیانی خۆشەویست ڕوونکەنەوە تا چەندە کار ئاسانی کردو بۆ هاوڵاتیان خۆی کۆمپانیاکان کار ئاسانی باشیان کردو ئێمەش کار ئاسانیمان بۆ کۆمپانیاکان کردووە یعنی وەکو وتم ئەو کۆمپانیانێک کە ئێستا بەشدارن هەمووی بە ئۆڤەری تایبەت هاتووە هەمووی بەداشکانی تایبەت هاتووە هەمووی دەیوێ ئەو کاڵای کە هینایتی نەیباتەوە ئەو ئۆڤەرەی کە دەدا لە پرۆژە نیشتە جێبوونەکان ناوێ بە دەست بەتاڵی بستەوە ئەو ناوەندە خوێندنە ئەهلیەکان هاتوونە لیستەیەکی کاملی ئەو قوتابیانەی سلێمانی هاتون سەردانیان کردن هەموو ناویان تۆمار کراوە هەموو حجز کراوە هەموو دەیوێ بە
شتی لەگەڵ خۆ نەباتەوە دەیوێ هەموو شتەکان لێرە کۆتایی پێبینی بە دڵێکی خۆش و ئەوە بگەڕێتەوە بەڵێ. دو پرسیاری خۆم لە بەڕێستانەکەم لە ڕووی ئەستی کواڵێتی تەواوی کۆمپانیا و بەرهێنەرەکان تا چەندە پێ دوایە لە ئەستێکی جێی متمانی هاوڵاتیانەیە کە بە ئەستێکی ستانداردی گیانی و یاخود بە ئەستێکی ستانداردی زۆر باش ئێمە ئەتوانین سوود وەرگرین لە تەواوی ئەو کۆمپانیا و بەرهێنانانی کە لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە. خۆی دەبی ئەو پرسیارە لە کەسانی پرسپۆزێکی گشتی ئەوەی من ئاگادار بم لە سەرۆکی دەستەوە بەرهێنانی بەغدا لە ئیسلێمانی ئەوانە کە دێن خاوەن پرۆژەکان ینی پرۆژەکانی خۆیان پێیان دەناسێن زۆر لیان ڕازین ینی حەسەب کوالیتیەکانیان خەڵک زۆر ینی بەدوایاندا دەچی تاقیبات دەکا ئایا بزانی پرۆژەکەی جێی متمانەیە یانیش لە چ ئاستێک دروست کراوە ئەوەی من تێبینیم کردووە خەڵکەکی زۆر لیان ڕازی. دەستی ئێوەش خۆشبی یاخوا بەخێر بن. زۆرکانت سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاگوریا فەیسەڵ بەڕێزیان ڕێخەری شانزەمین خۆلی پێشەنگای نێودەوڵەتی DBX و لە هەمان کاتە بەڕێوبەری فرۆشتنیشن لە کۆمپانیای عقارات تقەدم. جا پێم خۆشە ئێستا بچینە لای چەند کۆمپانیایەکی وەبەرهێن لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونەوە دەست پێەکەم ئەگەر هاوکارم دەرفەتی هەبێت لەگەڵم بێت کاک عومەرمان لەگەڵا بێت ئەگەر بەڕێزیان ئامادە بن. سپاس بۆ ئامادەبوونت کاک عومەر زۆر سپاس بە هەر لەو دەست پێ بکەین کاک عومەر پێمان بڵێ ئێوە وەکو چ کۆمپانیای یاخود وەکو کۆمەڵگەی نیشتەجێبوونی کە بەشداریتان کردو ئامانجتان چی بوو لە خولی شانزەی مینە بەشداری بکەن؟ ئێمە وەکو کۆمپانی باڵام بۆ جێبەجێکارێکی پرۆژەی کۆمەڵگەی نیشتەجێی زانکۆ بەشداریمان کرد لەم معرەزەی نێودەوڵەتی سلێمانی بۆ ئەوەی زیاتر ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بە خەڵکی بکەین کە لە پرۆژەکەمان ئەنجاممانداوە. تا چەندە سووتان وەرگرتووە لە تەواوی ئەو کۆمپانیاوە بەرهێنانانی کە لە وڵاتانی دراوسی وڵاتانی گیانەیە کە بتوانن لینکێکی باش دروستکەن لەم نێوەندەیە؟ سوودێکی باشمان بینیوە چەند کەسانێکی زۆر باشمان ناسیوە لەم بواری خۆمانە کە لە دەرەوەی کوردستانن بۆ ئێمە توانین لە دەروی کوردستانی شیش بکەین مای خۆشحاڵیە بۆ ئێمە کە بۆ ئەو کەسانەمان ناسیوە بۆ ئیسپادەیەکی زۆری هەیە بۆ ئێمە و بۆ تەواوی ئەو کۆمپانیانەی کوردستان. کاک عومەر پێمان خۆش بچینە لای پرۆژەکەی جەنابتانەوە پێمان بڵێ بە کورتی لە ڕووی ئاستی کواڵێتی و ئەو ئاستی متمانە بوونی کە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی ڕۆنەکەنەوە تا چەندە متمانە ئەیەنە هاوڵاتیان کە بتوانن سوود وەرگرن لە کۆمەڵگەی نیشتەجێبوونەکان؟ بە متمانەیەکی زۆرەوە کە خەڵک ئێمە کواڵەتیمان بەرزە بە سعرێکی باش پرۆشتمانە بە خەڵک یعنی هەموو مۆزەفێک بتوانێت دوو کەس مۆزەف بن لە ماڵەکە بتوانن ببن بە خاوەنی شوقەیەک بۆ شوقەی زۆر های کواڵەتی و سعری زۆر بەرز بۆی نەمێنێ بۆی هەموو یەکێکی تاکێکی ئەم کوردستانە بتوانێت بێ بە خاوەنی شوقە. لە ڕووی موادیشەوە لە ڕووی موادەوە تەبعاً هیچ موادێکی خراپ بەکار نایانین چکەوە پەیوەندی هەیە بە ژیانی سەلامەتی ئینسانەوە ناتوانین لەوە هیچ ینی خشتێکی خراپ بەکار بێنین. هەمان کاتە لەگەڵ تەواوی با بڵێن شوێنە نیشتەجێبوونەکانی هەرێمی کوردستانی شا بگونجێ چووکە زۆر کاتێ ئێمە ڕەنگە دووباری وڵاتانی گیان ئەو شوێنە نیشتەجێبووانە دووبارە بکەینەوە بەڵام تا چەندە ئەو گونجاندنەشتان کردووە؟ بەدڵنیاییەوە من هەر وەکو خۆم چەند جارێک چوو بێتمە دەروی وڵات شتێکم بینی بە بەلام و جوان بووبێ محاولەم کردوون ئەگەر بە نەفسی ئەوەش نەبێت شتێک لەو نزیک شتێکی لەوەن تۆزێک نزیک بێت لێرە دای بنێن. پێم خۆشە ئەو تیمە تایبەتی لەگەڵ بەڕێستانایە ئەگەر خاتون بێتە لای ئێمە ئەگەر بێتە ئێرە سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونت بە هەر لەوە دەست پێ بکەین تا چەندە گرنگی پێدانی کردنەوەی خولە پێشەنگاکان بە تایبەت خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی DBX ڕەخساندنی تاوەیە بە کۆمپانیاکان بەشدار بن؟ وڵا ئێمە کۆمپانیای باڵام بوو کە یەکەم جار بەشداریمان کردووە فرسەتێکی زۆر باش بوو کە ئێمە زۆربەی نووسنگەکانمان ناسی خەڵک کە زانی کۆمپانیای باڵام بوو لەکوێیە زۆریان بەدڵ بوو اینجا لەگەڵەوەی ئێمە مەشروعەکەمان زۆر فاسیلیتیەیە بە خەڵک ئاسانکاری ئەکا کە تۆ لە ناو مەشروعەکە ئێمە ژیایت پێویست ناکە بچیتە دەرەوەشی یان هەموو خزمەت گوزاریەکانی تایە ئەمەش وای لە خەڵک کرد نزیکی لە شەسیەکەەوە وای لە خەڵک کرد کە زۆری بەدڵ بێ. چ پامێکی ترت هەیە لە سەرتەوای پێشەنگاکە فیدباکی هاوڵاتیان چۆنە لە خودی پێشەنگاکە؟ وڵای خۆی پێشانگاکە هەست دەکەم ئەمساڵ تۆزە چۆڵ بوو بەڵام هەوڵ بدرێ زیاتر دیعایی بۆ بکرێ خەڵک کۆکرێتەوە چکەم بەڕاستی چانسێکی زۆر باش بوو کە خەڵک بێت ئەم هەموو شتە جوانە ببینێ لە هەموو شێوەیەکی تیا بوو
ئەگەر ئەوی منی بەدڵ نەبووە ئەوی تەنیشمی هەر بەدڵە بوو بۆیە هەوڵ بن ئەگەر زیاتر بێمە و پێشانگاکان باشترە بێت. لەخاس بۆ پەیامەکانت بەڵێ خۆشەویستان ئەوەی کە هەیە لە خودی پێشەنگاکان پێشەنگا نێودەوڵەتیەکان و بەتایبەتیش خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکس دەفەتێکی باشی ڕەخساندووە بۆ تەواوی هاوڵاتیان کە بتوانن بە باشترین شێواز بە ئاسێکی زۆر باش بتوانن بەشداری بکەن لە نێو خولی پێشەنگاکان و سوودمن بن لە تەواوی کۆمپانیا و بەرهێنەرەکان. ئەگەر دەرفەت هەبێ یەک دەقا میوانێکی تریشم لەگەڵا بێ سپاس بۆ ئامادەبوونت پێمان بڵێ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیبێکس چۆن ئەیبینی؟ سەرەتا بەخێر بن من محەممەد مخاوەنی قاراتی گۆڵدنم مدی ساڵێکە ینی هاتمەتە ناو بوارەکەەوە سپاس بەخوا ینی کوردستان بەرەو باشترەوە تقریبا نزیکەی 6 پرۆژێ بەشداریان کردووە هاتوتە ناو بواری جێبەجێکردنەوە کوردستان بەرەو باشترەوەات. لە خولی پێشەنگای نێودەوڵەتی تا چەندە ئاستی ستانداردی تەواوی کۆمپانیا و بەرهێنەرەکان لە بوارەکەی خۆیانە خزمەت گوزاریەکانیان بە ئاسێکی زۆر باش پێشکەشەکەن هاوڵاتیان بۆی سوودمن بن هیچ گلەی و هیچ گازندەیەکیان نەبێت لە سەرچاوی پرۆژە و کۆمپانیا و بەرهێنەرەکان. سپاس بەخوانەوەی کە لە کۆمپانیا و بەرهێنەکان بەشداریان کرد لە ناوخۆ دەری وڵات گرنگی تەواویانیەوە بەوەی کە کریات تاوەکو بتوانیان ڕازی بن بە دیسکاونتەکانیان بە داشکاندنەکانیان یعنی بۆی کە بۆ خزمە گوزارە باشەنان کە هێنە ناو پرۆژەکانیانە یعنی سپاس بۆ خۆتا ئێستا ینی کرا زۆر لیان ڕازیە. سپاس بۆ ئامادەبوونت بە خۆشحاڵیەوە ئەوەی کە هەیە یەکێک لەو کۆمپانیانش کە لێرە ڕۆڵێکی کاریگەری هەیە کۆمپانیەکانن کە لە هەرێمی کوردستانە بە ئاسێکی زۆر باش توانیوانە دەرفەتی زیاتر بدەنە هاوڵاتیان و دەرفەتی زیاتر ببەخشن بە هاوڵاتیان یەکێک لەو کۆمپانیانە پێم خۆشە بچمە لایەن قەیوان گروپم لەگەڵا بێ ئەگەر بەڕێزیان بێنە لای ئێمە کاک لێر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێستان لە بەشی ڕاگەاندنی قەیوان پێم خۆشە بێمە لای بەڕێستان خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکس بۆ ئەم ساڵ چۆن بە شێوازێکی جیاواز توانیوتانە بەشداری بکەن. بەیانیت باش بە ڕۆژێکی نوێی هەموو لایەک باش پێشەنگای نێودەوڵەتی دیبیەکس لە شاری سلێمانی پێشەنگایەکی گرنگە و زۆرێک لە کۆمپانیا نێودەوڵەتی و نەخۆیەکان بەشدارن ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان بەشداریمان کردووە بۆی هەموو بە ڕێزانێک کە ڕوومان تێیەکەن لە پێشوازیان بین و زانیاریان بینێ لەسەر پرۆژە و خزمە گوزاریەکانمان بۆ ئەو کەسانی کە دەرفەتیان نەبووە لە نزیکەوە بێنە لامان پێمان وایە ئەمە دەرفەتێکی باشە تاوەکو ئێمە لە خزمەتیان نابین و بتوانین هاوکار و هەماهەنگیان بین ئەلحەمدولیلا خۆشتانەزان گروپی کۆمپانیەکانی قەیوان لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیایەکی ناسراوە بۆی خەڵک مەبەستێتی و حەز ئەکات لەم شوێنانە بیبینێت و قەیوان بەشدار بێت. سپاس بۆ بەڕێز. هیچ پەیامێکی ترماوە بوو ورەکات کەمە ئەگەر دوا کۆمنتی خۆت بێت لەسەر تەواوی پێشەنگاکان. وڵات زۆر بە کورتی ئەمانەوێ ئەوە بڵین بەڕاستی حەقوایان پێشەنگایانە زیاتر گرنگی پێ بدرێ و ئەم پێشەنگایە شوێن و هەڵکەوتەی بۆک پێویست باش نییە بۆ هاوڵاتیان شوێنێکی دوورە لە سنتەری شارەوە ئەوانە یەنە ئێرەدا ئەبڕێن لە شار بۆیە حەقوایە پێشەنگایەکی لەم شێوێ لە ناو پارکی هەواری شار کە شوێنێکی گەورە و فراوانە هۆڵێکی گەورەی پێشەنگا دروست بکرێ لایەنە پەیوەندیدارە حکومیەکان زیاتر خۆیان بکەن بە خاوەنی ئەم پێشەنگایانە لە ژووری بازرگانی سلێمانی لە یەکێتی هاوردە و ناردەکاران لە بەڵێندەران لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باشتر وایە زیاتر بەتەنگ ئەم پێشەنگایانەوە بن بۆ ئەوەی هاوڵاتیان و خەڵکی ئەم شارش ببینن گەرم و گوڕی و زیاتر گرنگی ئەم پێشەنگایانە چییە لە ڕووی ئابووری لە ڕووی ڕەخساندنی هەلیکار کە ئێمە وەکو قەیوان پێمان وایە هۆکاری بەشداریکردنمانەوەیە کە زیاتر هاوکار بین لە پرەپێدانی کەرتی ئابووری و ڕەخساندنی هەلیکار. زۆر سپاس بۆ پەیامەکانت ئەمە تاوی زانیاریەکان بوو لە 16مین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکس.